ئێمە وەکو ئەنجومەنی کازیوە لە سێهەمە ساڵیا دی بڵێن دامەزراوەکەمان کە 3 ساڵە ئاهەنگی دەرچوانەکەن و بۆ خولی ڕووگە کە هەموو ساڵێک ئێمە مەجموعەیەک بەشداربوومان ئەبێت کە ئێستا ئەم ساڵ 170 فێرخوازمان هەبووە کە بەشدار بوون لە خولەهاوینەکانەوە. سوپاس بۆ خۆی گەورە بەدەمەوە هاتنی خەڵک بۆ خولەهاوینەکان زۆر باشە و ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا دایک و باوکان مناڵەکانیان بە ئێمە بسپێرن چونکە ئێمە ئینشاءڵڵا بۆ شێوازی کە خۆیان ئەیانێ بۆیان پەروەردە کرد پشتیوان بە خۆی گەورە. لای ئێمە جیاواز لە زۆربەی شوێنەکان جگە لە فێربوونی قورئان بە شێوازێکی تەواو ئەکادیمیانە چونکە هەموو مامۆستانی کە لای ئێمە زۆربەیان مجازن لە ڕێوای جیاوازەکانی قورئانی پیرۆزە. قورئانی پیرۆز و تەجوید و قاعیدەی نوورانی و ئەنجا بەشی پەروەردە بە پێی ئاسی فێرخوازەکانمان بەشی پەروەردە ئەوترێتەوە و ئەنواع کۆڕ و سیمینارمان ئەبێت بۆ فێرخوازان و مامۆستان بۆ پێگەیاندنی زیاتریان چونکە بەڕاستی هەر پەروەردە و تەنانەت بڵێن دەرسی قورئان کافی نییە، پێویستە ئەو فێرخوازانە لە ئەو شتانی کە ئەو شتە ناباوانی کە هێنە ناو کۆمەڵگەوە ئێمە ئاگاداریان کەینەوە و خوڵ و سیمیناریان بۆ کەنە تاوەکو زیاتر ڕۆشن بیر من لەو بارەیەوە. من وەکو هەدیە وەلید بەرپرسی پەروەردەی ئەنجومەنی کازیوە ئێمە لەم خولە هاوینەیە هەستاین بەکردنەوەی خولێکی هاوینە بۆ مناڵان لە تەمەن 5 ساڵەوە هەتاوەکو ئەوانەی کە تەنانەت زانکۆ پەیمانگاشیان تەواو کردو. لە خولەکەی ئێمەیە دەرزی قورئان وەکو بابەتی سەرەکی ئەنجا پەروەردە منهەجی تەجوید فێق ئادابەکان هەمووی ئەخوێنر لە لای ئێمە هەم بە عەمەلی هەم بە نەزەری و ئەلحەمدولیلا ئەمساڵ بەکوێی گشتی بە مناڵان و بە نەوجەوانە و بە هەرزەکارانەوە نزیکەی 270 قوتابیمان هەبووە لە ماوەی 3 مانگا خولەکەمان تەواو کرد و ئەم خولە ناوەستێت بە زستانیشە هەر بەردەوامی ئەبێت وەکو خولێکی بەردەوامی لێت کە لە زستانە ئەبێتەوە بە هەفتەی 1 ڕۆژ بەڵام هاوینان هەفتەی 3 ڕۆژ بەردەوام بوو لە ناوەندەکەی خۆمانە. بابەتی فقی نەوجەوانان ئادابی مناڵان و قورئان و تەجوید کانیاوی ڕەوان ئەمانە هەمووی ئەو بابەتە پەروەردەیانن کە لە لای ئێمە ئەخوێنرێت بە منهەجی جیاجیا. ئێمە یەکێک لەو هۆکارانی کە مناڵەکان و نەوجوانان لە سۆشیال میدیا دوورخینەوە یەکەم شت ئەوەیە کە ناهێڵین موبایل بێنە ناو ناوەندەکەمان ئەماوەی ئەو 3-4 کاتژمێری کە لە لای ئێمن بەبێ هیچ موبایل و سۆشیال میدیایەک لێ دەرس ئەخوێنن بەردەوام و هەروەها چەندین سیمیناراتمان هەبوو بۆ گەنجان و بۆ مناڵان لەسەر بابەتی پەروەردەی و لەسەر بابەتی سۆشیال میدیا و چەندین خوڵ و سیمیناراتمان هەبوو بۆ ئەو بابەت و گێژاوانەی کە گەنجی ئەم سەردەمە و مناڵی ئەم سەردەمە تێکەوتون و هەروەها بیریشمان نەچێت لە ناوەندەکەی ئێمە هەندێک کات مناڵەکان دەرزەکانی مەکتەب دووبارە بیریان ئەخرێتەوە کاتێ نزیکی مەکتەب ئەکەوێتەوە بۆی لە کاتی مەکتەبیشە سوودمەند بن لە ناوەندەکەی ئێمە. من وەکو قوتابێکی کازیوە زۆر شتی باش فێر بووم، قورئان و ئاداب و زۆر کاریگەریشی لەسەر کردین لەسەر هاوڕەکانمان کە باش بین کە لە قوتابخانە هەڵسوکەوتمان باش بێت، پاکوخاوێن بین، ئاداب و عەقیدە و تەجوید و زۆر شتی باش فێربوونی. زۆر سوپاسی مامۆستاکانیش ئەگەین کە لەگەڵمانە هیلاک بوون، زۆر سوپاسان ئەگەین. من وەکو قوتابی سیدرا عومەر ئەمانانی کە لە نووری حیکمە خوێندووە، من نزیکەی 4 ساڵە لە نووری حیکمەم و ئەلحەمدولیلا بەردەوامم. ئەوانانی کە خوێندوومە وەکو ئاداب و فەرموودە و سیرەی ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و ئەم شتانی کە خوێندوومە زۆر سوودم لێ بینیوە. الحەمدولیلا ئەو شتانی کە نەمزانیوە لێرە فێری بووم، لێرە زیاتر فێری ڕۆشت و ڕێزگرتن و هەنەشتی تر بووم و الحەمدولیلا داواکارم لەوانی کە ئەم دەرزانە ناخوێنن و لێرە نیم بێن بۆ وێرە بۆ ئەوەی فێری ئاداب و ڕێزگرتن و ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم.